Matematik grundläggande delkurs 3 sidan 223. Olivia چاوی دادەخا تار ئوپ ئێنکولە کەلایەکی هەڵدەگری لەو ژمارە کەلایەک کە لێرانەیە یەک دانەی هەڵدەگری ئایا سانۆلیکێتەکە چەندە ئەگەرەکە احتیمالەکە چەندە کە ئەو کەلایەی هەڵی دەگری ڕەنجی سۆرە پاشان نووسرایە وەڵامەکەشت بە بڕۆک بنووسە زۆر گرنگە ئەوە بە بڕۆک لەوی گرنگتریش ئینکلەستە فۆڕ بزانین مانای چییە ئێستا تەمەشا دەکەین چەند کەلا هەیە بە هەمووی ئەو کەلای کە بە هەمووی هەیە هەمیشە لە ژێرەوە دەنووسین دەدانەیە لێرە کەلایە سۆرەکان دەژمێرین چەندانەیە سێ لێرە سێ لێرە شەش دانەیە کەواتە لێرە دەنووسم شەش ئەوە وەڵامی پرسیاری ئا بە بڕۆک بەڵام چونکە نووسرا بوو ئینکلەستە فۆڕم واتە شێوەیەکی ئاسان ناچارم ئەمن لێرە ئەو بڕۆکەی کە هەیتم ئاسانی بکەم ئاسانکردن کووە کورتکردنەوە دابەشی دوو یەکسانە بە 3/5 ئەوە وەڵامەکەیە سانۆلیکێتەکە زۆر جار سانۆلیکێت ئەوها دەنووسرێ پ بە ئینگلیزی probability سانۆلیکێتی ئەوەی کە کەلایەکی سۆر بێ یەکسانە بە 3/5 دەچینە لای پرسیاری ب سوارە ئی پرسێن 3/5 دەکات چەند لە سەد پێویست ناکە ئەمن لێرە تەمەشا دەکەم بزانم دەکات چەند لە سەد ئاسانترە ئەگەر 6/10 واتە وەکو ئەوی وایە 60/100 کاتە بی دەنووسم 60/100 60% تەواو دەینە لای پرسیاری ژمارە 2 نێرمان کاستار مینت زۆر گرنگە لەو پرسیارانە دەبی ئەمن بزانم مینت مانای چییە واتە پارەی ئاسن هەمیشە 2 لای هەیە لە 2 زیاتر نییە بە سویدیە کە چیان ناوی کرۆنە ئەوی دیکە کلاڤە بە کوردی شێر و خەت ئەوەی کە ناوی کرۆنەیە وێنەی پاشای سویدی لەسەرە ئێستا مینتەکەمان زانی واتە پارەی ئاسن یان کرۆنەیە یان کلاڤەیە بێگومان لەو دوای زیاتر هیچ چیزی نییە کەواتە ئەگەرەکەی کە کرۆنە بێ 50% ئەگەرەکەی کە کلاڤە بێ ئەویش 50% هیچ تەشکە نییە هەر ئەو دوێیە بەخۆی هەمیشە 100% کەواتە 50% نووسرایە 50%یش مریەم کاستەر ئێتمینت مریەم دەچی یەک لەو پارانە دەینی چەند جار ئەو پارانە کاستە واتە هەڵی دەدا هەڵدان 400 جار ئونیفار هور مۆنگا گۆنگەر بۆر هون فۆکرۆنە زۆر ئاسانە وەکو پرسیاری پێشترەیە ئەمن ئەگەر 50% هەبوو ئەدی لە 400 دەکات چەند جارانی 400 دەکەم هەر ئەوها زۆر وەکو پێشان ئەو سفرە لەگە ئەو سفرەی ڕۆیشت ئەو سفرەش لەگەڵ ئەو سفرەی 4 جاران 50 دەکاتە سفرەکە دەینوە خوارێ 4 جاران 5 دەکات 20 زۆریش ڕاستە چونکە نیوە بە نیوەیە کەواتە ئەگەر 400 جار بوو دیارە 200 جار ئەگەر هەیە کرۆنە بێ یان کلاڤە بێ هیچ کێشە نییە کامەیان بێگومان لە ڕاستیدا بەخۆی وان نییە بەڵام تەنیا لە کاتی ئەژمارکردن وەڵامی ئەو پرسیارانە ئەو هەیە بەڵام لە ڕاستیدا ڕەنگە 400 جار ئەو پارەی باوەی ڕەنگە 300 جار کرۆنە بێ یان 250 جار یان کەمتر یان زیاتر چونکە ئەوە بەڕاستی لە بەرکلیت ئەو هانیە
بەڵام لە کاتی وەڵامدانەوەی پرسیارانە ئەوهایە وەڵامەکان. پرسیاری سێ ویلکەن ئارسانۆلیکێتن ئەگەرەکە چەندە فۆرفۆلیان دە هێندلسەر لێرە هێندلسەواتە ڕووداو ئەو شتانەی کە ڕوودەدا کاست هەڵدان. لێرە زۆر گرنگە بزانم سێکسیدی تارنینگ مانای چییە. ئێستا ئەم زانیم کەلا زانیم میند، ئێستا دەبی بزانم تارنینگ مانای چییە. پێشەوەی بزانم سوارە مێبڕۆک دیسان ئینکلەستە فۆرم پرسیاری ئا دەبلیر ئێن ئێتا. پێش هەموو شتێک گوتمان بزانین تارنینگ مانای چییە. ئەوە تارنینگە زار وەکچی دەبینین 6 لای هەیە، لە یەک لە لایەکان یەک پریک هەیە، پریک واتە یەک خاڵ هەیە، لەسەری نووسرا یەک خاڵ، لایەکەی دیکە 2 خاڵ هەیە، لایەکیت کە 3 ئەویت کە 4 5 6 لای هەیە کە ئەو تارنینگەی کاستەی دەکەیواتە هەڵی داوەی کە دەکەویتە خوارێ لەسەر یەک لای ڕادەوەستی. ئەو لایە لەسەرەوەیە، ئەو لایە تەواوە کە ئێستا ئەو تارنینگە ژمارەکە ژمارە یەکە چونکە یەک خاڵ هەیە، یەک پریک هەیە. ئەو جە پرسیارەکە ئەوە بوو ئایا ئەگەرەکە چەندە کە ئەو زارە هاویشترا ئێت بێواتە ژمارە یەک بێواتە یەک خاڵ بێ، چونکە ئەمن یەک خاڵ تەنیا لە یەک جێی هەما، تەنیا لێرە هەمووشیان چەند جێە 6 جێە، کەواتە ئەگەرەکە یەک خاڵ بێتن چەندە ئەگەرەکە 1/6. 2 خاڵیش بێ هەر ئەگەرەکە 1/6، 3ش بێ هەر 1/6 چونکە تەنیا یەک جێ هەیە لۆ 3 یەک جێ هەیە لۆ 4 واتە پرسیارەکە هەر کوبی ئێتەبی تڤۆوەبی سێبی هەمویان ئەگەرەکەیان 1/6 چونکە 6 لایە لە یەک لاش ژمارەکان هەنا. 2 جار لە 2 جێی ژمارە یەک نییە، لە 2 جێی ژمارە 5 تەنیا لە یەک جێی هەیە، کەواتە ئەگەرەکە 1/6. هەرچ بوو پرسیارەکە لەو جۆرەی، هەتا ئەگەر گۆتی دەبلیر ئێن ئێتا یان ئێن تڤۆوە یان ئێن ترەیە، ئەگەرەکەی سانۆلیکێتەکەی هەر 1/6. ئەو جە تو دەنووسی سانۆلیکێت پ لۆ ئەوەی ئێتە بێ ئەوها ئێتا یەکسانە بە 1/6 1/6 تا بێ سانۆلیکێتەکە ئەگەرەکە چەندە ئودەتاڵ بێ واتە ژمارە چی تاک بێ. ئەمجی دەچم تەمەشا دەکەم بزانم چەند ژمارەی تاکم هەیە، دەیان ژمێرم ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 کەواتە ئەگەرەکە 3/6 چونکە لە 3 جێی ئەم ژمارەی تاکم هەیە. ئەگەرەکە 3/6 ژمارە چی ئود دەبێتن 1 یان 3 یان 5 کێشەنیە، کامەیان هات زۆر باشە، کەواتە 3 جێم هەیە لە کۆی 6 جێ. بەڵام نابێ ئەمن ئەو هاوەڵام بدەمەوە چونکە ئەوە ئینکلەستە فۆرم نییە، دەبێ من ئەوەی چاکەم واتە سەرە و ژێرەی دابەشی سێیکەم هەتا ئاسان بی ئیشەکە، واتە ئەمن دەبێ سەرە و ژێرەی بینم دابەشی سێیکەم. ئەو جە 3 دابەش 3 دەکا 1 6 دابەش 3 دەکا 2 کاتە ئەگەرەکە نیوە 1 لە 2 یان ئەگەر ویستی بە پرسێنت نەیویستی، بەڵام ئەگەر ویستی 50%. ئەگەرەکە نیوە کە 1 لە ژمارە تاکەکان بێ لە کاتی هەڵدانی ئەو زارە. ئەوەش تەواو. ئەگەرەکە چەندە ژمارە 5 بێ یان ژمارە 6 بێ، کاتە 2 جێگام هەیە، هیچ کێشە نیە، 5 بێ هەر باشە، 6 بێ هەر باشە، کاتە 2 جێگام هەیە لە کۆی 6 جێگا. دیسان کورتکردنەوە دەکاتە 1/3 1/3 وەڵامەکە 1/3. دی یان دێ دەبلیر فیرە، لێرە زۆر گرنگە، دەبی زۆر ئاگام لێبی
ئەو پرسیارانە هەموو دەبی ئەم سویدەکەم زۆر باش بی وشە بە وشە بخینمەوە ئەگەر نەزانم مانایان چێ پێویستە بچم لێکسیکۆنی بەکاربێنم ئەو پرسیارانە هەموو دەبی ئەمن بزانم مانایان چییە بزانم بخینمەوە ئوددە چییە لێگرە چییە ئەو شتانە هەموو گرنگە. فیرە دەبلیر ئێن فیرە واتە چار باشە ئەگەر ژمارە چار هات باشە بەڵام ئەگەر کەمتریش لە چار هات باشە واتە ئەگەر چار هات باشە سێ هات باشە دوو هات باشە یەکیش باشە. بووە چەند جێ یەک جێ دوو جێ سێ جێ چار جێ واتە چار جێ هەمویان چار دانا شتی باش هەیە کەواتە دەنووسم چار لە کۆی شەش لە پێشیشی دەنووسم پێ یەکسانە بە چار لە شەش کورتکردنەوەی دەکەم سەرە و ژێرەی دابەشی دووی دەکەم دەبیتە دوو لە سێ دەبیتە دوو لە سێ. ئەو جارەی ئەگەرەکە چەندە ژمارە هەشت بێ چونکە ئەمن لەو زارەی تەنیا هەتا ژمارە شەشم هەیە کاتە سانۆلیکێتەکە لۆ ژمارە هەشت یەکسانە بە نۆڵ نییە هەشت. پرسیاری ژمارە چار ئەگەرەکە چەندە سانۆلیکێتەکە چەندە کە ببەیەوە پارەی ببەیەوە یان شتەچی ببەیەوە لە کاتی لۆتەری لە سویدی زۆرە جۆرەکانی زۆرن لە هەمویان باوتر ڕەنگە بینگۆلۆتۆ کا زۆر کەس ڕەنگە تەمەشا بکە بزانی مانای چییە لۆتەری ئەو مانایە هەیە دەڵێ ئەگەرەکەی چەندە لە لۆتەری ببێەوە یان ئەگەری بردنەوەی لۆتەری 20% واتە ئەگەرەکەم هەیە کە 20% مانای چی ئەو ئەگەرە مانای چی ئەو سانۆلیکێتەواتە ئەمن ئەگەر یەک دانا لۆتی بکڕم لە 120 دەبەمەوە لە 180 دەدۆڕێنم هیچ نابمەوە 120 دەبەمەوە لە 180 هیچ بردنەوە نییە چونکە هەمووی 100%. ئەوە ئەگەرەکەم هەیە. پرسیارەکە چییە؟ ئۆنیەفار نزیکەی چەند دانە بردنەوە هەیە ئەگەر هاتوو 50 دانە لۆتەرم کڕیان 50 دانە بینگۆ لۆتۆم کڕی ئەمن چ دەکەم چونکە ئەگەرەکە 20 لە 100 دەنووسم جارانی 50 دەکەم کەواتە ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی ئەو سفرە دەڕوا لەگەڵ ئەو سفرەی دوو جاران 5 کەواتە 10 لەو 50 ئەمن کڕیتم ئەگەری ئەوەی هەیە ببەمەوە شتەچی ببەمەوە بردنەوەی هەبی پارەک هەبی لە کاتی کڕینی ئەو لۆتانە 10 دانە. Varför är det inte säkert att du får så många vinster لەبەر چ سێکەر نییە شتەکە 100% نییە چونکە بێگومان ئەوە ئەگەری بردنەوەیە تەنیا لە کاتی ئەژمێرکردن بەڵام لە ڕاستیدا ئەو هاانە ڕەنگە ئەمن 50 دانەی بکڕم هیچیشیان دەرنەچن و ڕەنگە زیاتر لە دەشت دەربچی بەڵام لە کاتی ئەژمێرکردن ئەو هایە ئەژمێرەکە بەڵام ڕاستیەکە ڤەرکلیهێتەکە ئەو هاانە هەتا بتوانی بە باشی وەڵامی ئەو پرسیارەی بدەیەوە تەماشای فاسێتی بکە بزانە چیان نووسە هەوڵ بدا زۆر باش لەبەرکەی ئەو نووسینانە هەتا ئەگەر ئەو جۆرە پرسیارە نهات بتوانی جواب بدەیەوە. پرسیاری ژمارە 5 پرسیاری ژمارە 5 هەتا ڕادەیەک پرسیارەکی ئاسانە و زۆریش گرنگە ئەو جۆرە پرسیارانە هەموو جارێ لە کاتی تاقیکردنەوەش دووبارە دەبنەوە. سانۆلیکێتەکە för att det ska börja regna är 35%. احتیمال و ئەگەری بارانبارین 35%. Då är sannolikheten att det inte börjar regna 65%. ئەگەری باران نەبارینیش 65%. ئەو قسەیە چێ دەکا؟ دانیێل
لێمان دەپرسن هاوارهان ڕێت ئایا دانیێل ڕاز دەکا؟ بەڵێ ڕاز دەکا، چونکە هەمیشە ئەگەری ڕوودانی شتێک لەگەڵ ئەگەری ڕوونەدانی شتەکە 100%. 35ش کە کۆی دەکەوە لەگەڵ 65 دەکاتە 100% کەواتە قسەکە ڕاستە. دیسان تەماشای فاسیتی کە بزانە موتیڤێرە کرایە کو موتیڤێرە کرایە. پرسیاری ژمارە 6 پێویست ناکە ڕەنگە من وەڵام بدەمەوە چونکە زۆر لەو پرسیارانەمان چا کردیە، بەڵام لێرە سانۆلیکێتەکانت هەیە پ ئا دەکاتە 0. گوتما واتە سانۆلیکێت ئەگەری ڕووداوە چییە؟ ئەگەر 0 بی، ئەگەرەکەی 0 بی ڕووداوەکە وەکو چ؟ ڕووداوەکە وەکو ئەوەی کە ئەتوو بۆ وێنە 2 کەلای سۆرت هەیە، ئەوها 200 هیچ کێشە نیە، 3 ئەگەرەکە چەندە کە دەستت لۆکەلایەکی ڕاکێشە زەردبی 0 چونکە هیچ زەردت نییە، کاتە ئەوها دەرێت 3 کەلای سۆرم هەیە ئەگەری هاتنی کەلایەکی زەرد 0. ئەوە قسەکان ئەوها دەکەی، ڕووداوەکە ئەوهایە. وەکو ئەوەی وایە لێر ئەتو وەڵامەکەت هەیە دەچی پرسیارەکەی بە خۆت چا دەکەی، دەپرسی ئەگەری هاتنی کەلایەکی زەرد 0 ئەگەر هاتو ئەمن 3 کەلام هەبوو هەر سێکیان سۆر بوو یان 4 هەبوو سۆر بوو، جە ڕەنگەکەی بە کەیف خۆت هەڵدەبژێری. کاتە و پرسیارانە زۆر ئاسانە، تەنیا تەمەشای بزانەمانایە چی ئەگەری هاتنی شتێک کە ئەگەرەکە 100% بی، ئەگەرە تو 5 کەلای بۆ وێنە مۆرت هەبوو 5 دانە، ئەگەر کەلایەکی ڕاکێشی 100% مۆر دەردەچی، چونکە کەلایەکان هەمویان مۆرن، هیچ ڕەنجی دیت نییە، کەواتە ئەگەری هاتنی کەلایەکی مۆر 100%. ئەدی ئەگەرێکە ئەگەر نیو بوو، ئەگەر 2 کەلات هەبوو، یەکەچیان مۆر بوو یەکەچیان زەرد بوو، ئەگەری هاتنی کەلایەکی زەرد 50%، ئەگەری هاتنی کەلایەکی مۆریش 50%، واتە نیو بە نیوە. هەرکوو کەلایەکان ڕاکێشی، ئەگەرەکە نیوە مۆربی، ئەگەرەکەش نیوە زەردبی. کاتە جۆرە پرسیارانە پێویست ناکە زۆر خۆمان پێوە ماندی بکەین. ئەگەرەکە 25 4 کەلات ئەگەر هەبی هەریەکە ڕەنگەک بی، هەرکوو کەلایەکانت ڕاکێشە ئەگەری هاتنی ڕەنگەکان 25%، چونکە 4 کەلات هەیە. ئە پرسیاری 7 هەتا ڕادەیەک پرسیارێکی زەحمەتە، ئەگەر نەشزانی هیچی کێشە نییە، بەڵام لێرە دەرێ لە سکۆڵک ڕۆدا ئۆکگولە پلومونت هەیە، 2 جۆرە میوەت هەیە کە چەند هەڵوژەی سۆر، یەکەچیان زەرد، نازانین بەڵام چەندانەیە. پاشان تێکەریان دەکەی ئەو میوانە و سلومپ مێسیت، هەروە بەبێ ئەوەی تەمەشایکەی سلومپ مێسیت، واتە بەبێ تەمەشاکردن ئەگەری هاتنی یەکێک لە زەردەکان 10%، کاتە ئەگەرەکەم هەیە 10% میوەیەکی زەرد دێتن. ئایا چەندانە زەردە و چەندانە میوەی سۆر هەیە؟ زەردەکە دەزانم 5 دانەیە، 5 دانە گوولە، بەڵام سۆرەکەی نازانم، بەڵام زۆر ئاسانە بزانم. لێرە ئەگەر هاتو ئەمن زانیم ئەو دەیا بوویتە 5، ئایا سەدەکە ببیتە چەند؟ هەتا چابی بێ گومان دەبی سەدەکە ببیتە 50. ئەوجا بڕۆکەکان هاوتا دەبن کە ئەمن زانیم زەردەکان 5، کەواتە چونکە لێرە هەمویان بە یەکەوە 50، ئەگەر زەردەکان 5 بوو دیارە سۆرەکان 45 هەتا بوویتە 50، دیارە سۆرەکان 45 دانە بووە، ئەوجا بوویتە 50. ئەوها کەواتە وەڵام 45. هەتا ڕادەیەک ئەو پرسیارە بیرکردنەوەکەی یان شیکار و حەلەکەی زۆر ئاسان نییە، بەڵام بیرکردنەوەکە ڕەنگە ئاسان بی.
نیشاندانەکەش ئەو هایە، بەڵام ئەگەر نەزانی ئەو جۆرە پرسیارانە هیچی کێشە نییە. دوا لێرە نووسرایە ئێلواتە دەبی بچی بگەڕێی لە فاسیتی ئێلەکان لە چێن دەرن تۆزەک ڕوونیان کردیتەوە بزانی کو بیر دەکەیە، بەڵام ئەگەر نەزانی هیچ کێشە نیە. بەڵام ئەوانە دەبی بزانی 100% ئەو جۆرە پرسیارانەوە ئەو جۆرە پرسیارانە و ئەو جۆرە پرسیارانەوە هەروەها ئەو جۆرە پرسیارانە پرسیاری یەک و پرسیاری دووش بێگومان ئەو جۆرە پرسیارانە گرنگن، بەڵام زۆر گرنگ نییە و پرسیاری هەفتە. کاتێک خۆش.